ئێمە هەفتانە ئەرکەکانمان بە شێوازێکی ڕێکخراو ئامادە دەکەین. ئەمە ئەرکی ئەم هەفتەی منە لەوانەی کوردی نووسینەوەی ئەم مرۆڤانە کار دەکەن. ئێمە هەموو هەفتەیەک بە شێوەی گروپکاری ئەرکەکانمان ئامادە دەکەین. دواوەی ئەرکەکان ئامادە دەکرێن لەلایەن مامۆستاکانەوە، ئێمە بەپێی ئاستەکان جیان دەکەینەوە، دواتر ڕادستی شۆفێرین دەکەین بۆ ئەوەی بیدەنە دەست پێخوازان لە ماڵەکانیان. ئێمە وەکو شۆفێرانی پاز و مینی پاسەکانی قوتابخانەی فامسکۆل هەموو ڕۆژانی پێنجشەمە سەردانی قوتابخانە دەکەینمە بەستی وەرگرتنی ئەرکی ئامادەکراو کە دەیگەێنین بەدەستی قوتابیەکان و بە هەمان شێوە ئەرکی هەفتەی پێشووتریش لە قوتابیەکان وەردەگرینەوە دەیگەڕێنینەوە بۆ قوتابخانە.